دوو مانگ زیاترە ئەم دروشمانەیان هەڵواسیوە. هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی ئەنجومەنی شۆڕش بووە بە داوای سەرەکی جوتیارانی کورد و تورکمان لە کەرکووک. ئێمە بە بەردەوامی دروشمی ئێمە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی مەجلیس قیادە سەورە و هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لیزنە شوونی شیمال. خێوەتی مانگرتووان هێشتا لەسەر شەقامی سەرەکی کەرکووک بەغدا ماوە. پلەکانی گەرما تا دێت بەرز دەبێتەوە، بەڵام جوتیاران هەر بەردەوامن لە مانگرتن. تاکو ئێستاش داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکان دەڵێت حزبی بەعس نەماوە، بەڵام بڕیارەکانی هێشتا کاری پێ دەکرێت. بەداخەوە حزبی بەعس ڕۆیشتووە وەکو کاراکتەر، وەکو ئەنزیمە، وەکو ئۆرگان، بەڵام وەکو تێز، وەکو یاساکانی هەر بەرکارە. ئەمە جێگەی نیگەرانێکی قوڵە. بڕیار نەبووی عێراقی نوێ داهاتی خۆی لەسەر بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەور و حزبی بەعسی لە ناوچوو بینا بکاتەوە. جوتیاران داوای جێبەجێکردنی مادەی 140 دەستور دەکەن. ئەمەشیان بە دروشم نووسیوە و هەڵیان واسیوە. یەکێ لە بڕگەکانی مادەی 140 دەستوری عێراقەوەیە کە دەبێت عەرەبی هاوردە قەرەبوو بکرێنەوە و بگەڕێنرێنەوە شوێنی خۆیان. ئەگەر ئەم بڕگەی مادەی 140 جێبەجێ بکرێت، ئەو بەشێکی زۆر لە کێشەی زەویوزاری کورد لە سنووری کەرکووک چارەسەر دەبن. لە سنووری پارێزگای کەرکووک 1,100,000 دۆنم زەوی کێشەی لەسرە. بە هەڵوەشاندنەوەی گرێبەستەکان یەک لە سەرسێی کێشەکان چارەسەر دەبن. بڕیاری ژمارە 29 ساڵی 1975 تایبەت بە هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی لیژنەی کاروبارەکانی باکوور کە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ساڵی 2012 بڕیاری لەسەر داوە، پێویستە لە ڕێگای وەزارەتی دادی عێراقەوە فشار لەسەر دادگاکان و فەرمانگەی تاپۆی کەرکووک بکرێت بۆ گەڕاندنەوەی 900,000 دۆنم زەوی دیکەی جوتیارانی کورد و تورکمان. سۆران کامەران، کوردستان 24 کەرکووک.